و ئەو تەجروبەیە لە کوردستانیشدا هەیە ئێمە ئامادەین بیگوازینەوە بە هەر شوێنێکی تر کە پێویست. بەرپرسانی دەسەڵاتی هەرێمی کوردستان بەردەوام بە شانۆباڵی حکومڕانی خۆیاندا هەڵدەدەن و داوا دەکەن ئەمەزمونیان بۆ بەغدا بگوازرێتەوە. بەڵام بەغدا بە هەموو کەم و کورتیەکانەوە بە جۆرێ خزمەتی هاوڵاتیان دەکات کە هاوڵاتیانی هەرێم پێچەوانەی دەسەڵاتدارەکان داوای گواستنەوەی ئەزموونەکەی بەغدا بۆ هەرێم دەکەن. لە هەرێمی کوردستان ئێستا باسکردن لە نادیاری داهاتەکان بووەتە زانیاریەکی دووبارە و تەنیا چەند کەسێکی دیاری کرا و دەستیان بەسەر داهاتەکاندا دەڕوات. کاوانیش بەسەر دوو حیزبی دەسەڵات و چەند کۆمپانیایەکی سەر بەو حیزبانەدا دابەشی دەکەن و بڕێکی یەکجار کەم لەو داهاتانەش لە ڕێی موچەوە دەدرێت بە هاوڵاتیان. ئەمەش لە کاتێکدایە لە عێراق سەرەڕای بوونی گەندەڵیەکی بێشومار، بەڵام هاوڵاتیان دەتوانن بە چەندین ڕێگەی جۆرا و جۆر لە داهاتی گشتی سوودمەند ببن و چەندین وەفەریان لە بەردەمدایە بۆ وەرگرتنی موچەکانیان لە کاتی خۆیدا و وەرگرتنی چەندین جۆری پێشینە کە هیچ هاوڵاتیەک نییە لانی کەم یەکێک لە پێشینەکان نەیگرێتەوە. ئەمەش لە کاتێکدایە هاوڵاتیانی هەرێم چەندین ساڵە بێبەش کراون لە هەر جۆرە پێشینەیەک لەلایەن حکوومەتەوە. لە هەرێمی کوردستان موچەی تۆڕی کۆمەڵایەتی چەندین ساڵە بە ناوی چاکسازیکردنەوە بردراوە، بەڵام لە عێراق ساڵانە بەشداربووانی ئەو تۆڕە لە فراوانبووندان و موچەی شایستەیان لە کاتی دیاریکراودا پێدەدرێت. هەر لە هەرێم و لە ژێرسایی دەسەڵاتەکەی یەکێتی و پارتیدا دوای چەندین ساڵ خزمەتکردن موچەی خانەنشینێک لە 220,000 دینارەوە دەست پێ دەکات کە بە بەراورد بە سەختی ژیانی ڕۆژانە و گرانی نرخی پێداوی سێسەرەکیەکان ژیانی تەنیا کەسێکی پێدابین ناکرێت. سەرەڕایەوەی هەر خانەنشینکردنێک دامەزراندنێکی نوێ بە دوای دانایەت و بەمەش ڕۆژ بە ڕۆژ ئەرکی موچە لەسەر حکوومەت کەمتر دەبێتەوە و گەنجانیش بێکارتر دەبن. لە بەرامبەریشدا لە ناوچەکانی دیکەی عێراق کەمترین موچەی خانەنشینێک 500,000 دینارە. ئەمەش وای کردووە خانەنشین بوون هیچ مەترسیەک لەسەر ژیانی ئایندەی هاوڵاتیان دروست نەکات و بەردەوام دامەزراندنی تازە بۆ گەنجان ڕابگەێنرێت. فەرمانبەرانی خۆبەخش دوای چەند ساڵێک دەکرێنە گرێبەست و گرێبەستەکانیش دوای 2 ساڵ خزمەت دەکرێنە هەمیشەیی. لەگەڵەوەشدا بە پێچەوانەی هەرێمی کوردستانەوە موچەخۆران و مامۆستایانی عێراق ساڵانە پلە بەرزکردنەوە و سەرموچیان بۆ دەوەسترێت و دەتوانن ناوشانی موچەکانیان چەندین جۆری پێشینەی خانوبەرە و هاوسەرگیری و ڕۆژەی بچووک و مامناوەند و پێشینەی ئۆتۆمبیل و نەخۆشی وەربگرن کە وڵاتیانی ژێردەسەڵاتی هەرێم لێیان بێبەشن. دۆخی دارایی و ئابووری ئێستا هەرێمی کوردستان لە سەردەمی کۆڕۆنا و شەڕی داعشدا چەقیوە و سەرەڕای نەمانی هەموو بارگرانی ئابووریەکانی سەر حکوومەتی هەرێم و زیادکردنی چەندێندەی باج و ڕسومات و بەرزکردنەوەی نرخی نەوت و دۆلاریش وەکو سەرچاوەیەکی سەرەکی داهات هیچ کاریگەرێکی هەرێنی لەسەر ژیانی خەڵکو و موچەخۆران نەبووە. لە کاتێکدا لە عێراق بەوەی بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلار و زیادبوونی هێناردا گۆڕانکارێکی گەورە لە داهاتی گشتیدا ڕووی داوا کە بەشێکی بووە بە یەدەگی دراو بۆ وڵات و بەشێکی بە چەندین ڕێگەی جیاواز دەگات بەدەستی هاوڵاتیان. بە پێچەوانەوە لە هەرێم موچە لە کاتی خۆی نادرێت و هیچ ڕێگەیەکی دیکەش بۆ سوودمەندبوونی هاوڵاتیان لە داهاتی گشتی نییە جگە لەوەی کە شتێک بە ناوی یەدەگی دراو نییە بەڵکو قەرزێکی زۆری شێنراوەتە سەر خەڵک.